تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەڕامەی کورکونەکشن هەینی 4 مانگی 6 ساڵە 2021 درودەی گەرمە هاوکارم ساڵح دەمیجار و منی جان دیلان پێشکەشیدانکەیم ئومیدواریم دەمێگی خۆش وەلمان بوونە سەر. سلااو و رێز کۆشکە سپی ڕاگەهاندێ کە ئەوەیە دانێ یەکەمێ 25 ملیۆن دەرزیین کۆڤید-19 بێ بەرامبەر پێشکەشی وڵاتن کە داهاتاوان کێمە بکات چارچوەیە پرۆگرامە نەتەوەی نێگرتی کۆڤاکسدا. ئەڤ دانێ دەرزیان بەشەکە ji سۆزەداینا 8 ملیۆن دەرزی بەری داویە vê mehê. Rêveberiya Biden dibin fişarê de ye ku beşekî ji vaksînên Amerîka parve bike. Ji van 25 milyon derzî dê 3 par ji wan di riya COVAX ra bên belavkirin û 6 milyonên din jî dê bi awayekî tekane bigihin hin welatan di nav de jî welatên cîran, hevalbend û welatên ku korona lê gelekî belavbûye yan jî hin krîzên din hene. Di demekê de ku Amerîka soza 8 milyon derzî daye, şarezat dibêjin ji bo kontrolkirina pandemiyê cîhanê pêwîstî bi milyaran derzî heye. Ew dibêjin bêhtirî nîvê xelkê Amerîka vaksîn wergirtine lê li ser asta cîhanê newekheviyek heye. سۆرب جۆ بایدن دەست بە هەڵمەتی دەکات بۆ ماوەی مانگێک بۆ ئەوەی تا 4 ژولای ڕۆژی سەربەخۆیی ئەمریکا 70% ئەوانەی تەمەنیان لەسەرەوەی 18 ساڵدایە دەرزی کۆڤیدیان لێدرای بێت. بەڵام بەڕێوەبەرێتەکەی هێشتا استراتیژی هاوبەشیکردنی ڤاکسینی خۆی لەگەڵ هەموو جیهاندا دیاری نەکردووە. ئەنجامی ئەوەی 170 میلیۆن کەس خۆیان بە ڤاکسینەکە کوتاوە ژیان لە ئەمریکادا وا زیاتر دەست بە هەستکردن بە ئاسایی بوونەوە دەکات و وڵات هەنگاوی بگرە زیاتر دەنێت. ئەوەش لە ڕێی هەڵمەتێک بە درێژایی مانگێک لە سەرانسەری ئەمریکا بۆ کوتانی لە 170 کەسانی تەمەنسەر و 18 ساڵان هەتا ڕۆژی سەربەخۆی ئەمریکا. ئەگەر ئەم هەفتەیە ڤاکسین لە خۆت بدەیت دەشێت هەتا 4 تەمووز بە تەواوی خۆت کوتابێت و هەتا هەفتەیە کە بە 4 تەمووز دەست پێ دەکات دەتوانن بە بێترس بەبێ دڵڕاوکەیە هەنگی ڕۆژی سەربەخۆیی بگەڕن. ڕۆژی چوارشەمە سەرۆک بایدن چەند دەستپێشخەریکی ڕاگەیاند لەوانە داهێنگەی منداڵان بە خۆڕایی بۆ ئەو دایک و باوکانی ڤاکسینەکە لە خۆیان دەدەن، هەروەها گواستنەوەیان بە خۆڕایی بۆ بنکەکانی تان و سازکردنی سەرتاشخانەکان و ساڵۆنەکانی جوانکاری بۆ ئەوەی یارمەتی لە هۆشیاریکردنەوەدا بدەن و هەروەها هانی کۆمپانیەکان بدرێت خەڵات پێشکەش بەوانە بکەن کە خۆیان بە ڤاکسینەکە دەکوتن. پێشکەشکردنی بیرە بە خۆڕایی بۆ هەموو وانەی تەمەنیان 21 ساڵ بەرەوژوورە بۆی ئاهەنگی سەربەخۆی لە ڤایرۆسەکە بگێڕن. لەو دەمەی ئەمریکایەکان لە بەرامبەر وەرگرتنی ڤاکسینی خۆڕایی پاداش دەدرێنەوە لێکۆڵینەوەیەک لەلایەن سنتەری دووک بۆ داهێنانی تەندروستی جیهانی ئەوە دەردەخات کە ئەمریکا لەسەر ڕێڕەوی دروستی خۆیەتی و هەتا مانگی تەمموز 100 میلیۆن دۆسی ڤاکسینی زیادە بەدەست بێنێت. ئێمە پابەندی دابینکردنی 600 میلیۆن ڤاکسینەکان بووین لە وڵاتەدا 366 میلیۆنی دابش کراوە. دەتوانین تەماشا بکەین هەتا بزانین کە ئێمە لە چەند مانگی داهاتوودا توانای زیاتری دابینکردنمان دەبێت. 80 میلیۆن کە زۆربەی ڤاکسینی ئەسترازێنیکایە لەسەر ئاستی جیهانی پابەندی بووە. پێویستە ئێمە دڵنیابین لەوەی کە بە خێرایی و یەکسانی ڤاکسینەکان بخرێنە بەردەست. بەڕێوەبەراتی بایدن ڕوبەڕووی فشاری ڕوو لە زیادبوو دەبێتەوە هەتا ڕایگەێنێت کە ئایا کەی و چۆن دۆسی زیادەی ڤاکسینەکان دەبەخشێت. ئێمە سەنگ دەخینە سەر یەکسانی، سەر دابشکردنی ڤاکسینەکان بە یەکسانی. ئێمە سەنگ دەخینە سەر زانست و هاواهەنگی لەگەڵ کۆڤاکس کار دەکەین. کۆڤاکس میکانیزمێکی نەتەوەی گرتوەکانە بۆ ئەوەیە دڵنیا بێت لەوەی ئەو وڵاتانی داهاتەکانیان کەمە یان مامناوەندە دەستیان بە ڤاکسینەکاندا ڕابگات. ڕۆژی چوارشەممە کۆبوونەوەیکی لووتکەیی بە ئۆنلاین کراکە لەلایەن ژاپۆن و گاڤیەوە میوانداری کرا هاوبەندی ڤاکسینەکان بڕی دابینکردنی 2.4 میلیارد دۆلاری زیاتری بۆ کۆڤاکس مسۆگەر کرد و بە وەشکۆی بڕابووجەکەی گەیاندە 9.6 میلیارد دۆلار. ئەمریکا بەشداری تێدا کرد بەڵام بەشداریکردنی دیکەی بەپارە ڕانەگەیاند. ئەمریکا بە بڕی 2 میلیارد دلار بەشداری بۆ هاوبەندی جیهانی ڤاکسینەکان و کوتان لە کۆڤاکس کردووە، هەروەها پەیمانی 2 میلیارد دلاری دیکەی هەتا ساڵی 2022 داوە. بەڕێوەبەراتی بایدن وا تاوتوی ڕەوانەکردنی دۆسی ڤاکسینەکان بۆ هەندێک وڵات دەکات کە زۆرێک لە وڵاتانە داوایان کردووە، لەوانە کۆریای باشوور، بەنگلادیش و هەروەها ڤێتنام. کۆشکی سپی هەتا ئێستا وەڵامی خۆی لەو بارەیەوە ڕانەگەیاندووە.
هەلمەتە ڤاکسینکردنا خەڵکی ئەمریکا و ڕێژەیە بەرفرەهی ئاوەرگرتنا ڤاکسینێ هیشتیەک و ڕۆژ بە ڕۆژ ژیان لە ئەمریکایە نۆرمال ببە و ئێدی وڵاتی وەکو جاران vegeren سەرکار و ژیانە خۆیان بەری پاندەمیە. هەفکارێ ما یەحیا بەرزەنجی بە هەنێک ڕونشتوانین ویلایەتە ڤرجینیا را ئاخذی و ئەڤ راپۆرت ئامادە کرد. تا دێت ژیان لە ئەمریکا بەرەو ئاسایی بوونەوە دەڕوات. دیمەنی دەمامک بەستن دەریاخات بەکارهێنانی ڤاکسینەکان کاری خۆیان کرد بێت. بە فەرمیش ڕێگە درا ئەوانەی ڤاکسینیان لە خۆداوە دەتوانن لە بازارگەکان دەمامک نەپۆشن. بە دڵنیاییەوە هێشتا تاو نەبووە بەڵام بەرەو کۆتایی دەچێت. سوپاسگوزارم کە گەڕاوینەتەوە بۆ دۆخێکی ئاسایی. خۆشە کە دەمامک نابەستین و ڤاکسینەکەم وەرگرتووە. هەموو کەسێکیش بۆی هەیە لە خۆی بدات کە ئەوە شتە باشەکەیە. دەمامکمان نەبەستۆ لەو کاتەوەی ڕاگەنراوە لە بازارگەکاندا ئەتوانیت نەیبەستیت بەڵام گرفتی ئەوەم نەبووە کە دەمامک نەبەستم. من دەزانم لە ڕووی زانستیەوە چی دەگەێنێت. بەپێی ئاماری فەرمی لە ئەمریکا زیاتر لە 135 ملیۆن هاوڵاتی ڤاکسینی دووهەمیان لە خۆداوە. 167 ملیۆنیش لە چاوەڕوانی ڤاکسین دووهەمدان. لەم هەفتەیەشدا کەمترین حاڵەتی توشبوون لە ئەمریکا تۆمارکراوە. ئەم خێزانە لە تەکساسەوە بۆ پشودان هاتوونەتە ڤێرجینیا. Well, I think that we are learning to be normal again. ئێمە ئیستا لەسەر ئەوە خۆڕادەهێنینەوە کە ژیانمان بەرەو ئاسایی بوونەوە دەچێت. دوێنێ بۆ یەکەم جار دوای زیاتر لە 1 ساڵ لەگەڵ منداڵەکانمان نانمان لە دەرەوە خوارد. هەروەها دوای ساڵ و نیوێکیش گەشتمان بە فڕۆکە کرد لە تەکساسەوە بۆ ڤیرجینیا. خۆم و هاوسەرەکەم ڤاکسینمان لە خۆمان داوە بەڵام دەبێ هەر ئاگاداری خۆشمان بین. گەشتەکەمان بە فڕۆکە خۆش بوو. خەڵکێکی زۆر لە فڕۆکەخانە بوون. لە مێژ بوو ئەوەندەم خەڵک لە شوێنێکدا نەدی بوو. لەم سەفەرەمان ئامۆزاکەشم دەبینم کە ماوەیەکی زۆرە یەکترمان نەدیوە. ئەگەر کۆڤید-19 وەک زۆر شوێنی تری جیهان ژیانی زۆرێک لە ئەمریکیەکانیشی دروێنە کردی بێت. ئێستا ساتی سەر لە نوێ بژاندنەوەیە. وەک خودی خۆم هەز دەکەم بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە بێمانە بوو. ڤاکسینەکە زۆر باشە بەڵام من هەر منداڵ بووم ئەو جۆرە ڤاکسینەم وەرگرتووە. من ناتوانم لەسەر ئەو شتە بێمانایانە هیچ شتێک بینا بکەم. دەمامک بەستنیش هەر بێمانە بوو. یەکێک لە خۆشیەکانم ئەوەیە کە لەسەر پرۆسەی فێرکاری بەردەوامم بەهۆی لێدانی ڤاکسینەکەەوە گەڕاومەتەوە بۆ قوتابخانە و نیو منداڵان هەرچەندە لەوێ دەمانگ دەبەستین. هێشتا کۆڤید-19 لە جیهاندا کۆتایی نەهاتووە. بەکارهێنانی ڤاکسینەکەش لەلایەن زۆرێک لە هاوڵاتیانی ئەمریکاوە پێدەچێت کاری خۆی کرد بێت. هاوڵاتیان پشت لە کۆڤید-19 و ڕویان لە ژیانە. یەحیا بەرزەنجی دەنگی ئەمریکا ویلایەتی ڤێرجینیا. لەبارەی هەڵبژاردنەکانی ئیرانەوە ڕێبەری باڵای ئیران ئایەتۆڵا خامنەیی دەڵێت کاندیدەکان ئاشکراکران شورای نەگەهبانی بەڕێز بە پێ ئەرکی خۆیان ئەوەی کە پێویست بوو ئەنجامی بدەن ئەنجامیان داوە. کاندیدەکانیان ڕاگەیان. بۆ تاوتوێکردنیان بابەتە مادەه ئەحمەدی ئەندامی ڕێبەری حیزبی دیموکرات کوردستان هەدەک لە لەندەن ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاک مادە خۆشاتن بۆ بەڕامی کورد کۆنەکشن خامنەیی کە دەستگای دادوەری هێزەکانی ئاسایش رادیۆ تەلەڤیزیۆنی دەوڵەتی و دەستگاکانی ئابووری لە ژێر دەسەڵاتێدایە تا چەند ڕۆڵی هەیە لە دەستنیشانکردنی سەر و کۆماری ئایندەی ئیران. سلااو ڕێز بۆ ئێوە کاکجانی وەروە لە ڕێگایەوە شەو سلااو ڕێزمەیە بە بینەرانی ئازیز. قەچەند لێرە پێم خۆشە ئەوە بڵێم لە پەیوەندی لەگەڵ پێشەکەی جەنابتە بە پێچەوانەیە و قسەی کە خامنەی چەند ڕۆژلەوە پێش بە تەواوەتی پشتی بڕیارەکەی شۆرای نیگهبانی گرت. چەند سەعات لەمەوە پێش بەرحاڵ ڕایگەیاند کە چەند کەس لە کاندیداکان غەدریان لێ کراوە بۆیە پێویستە بۆیان قەرەبوو بکرێتەوە و هەر ئێستا کە ئێمە قسە دەکەین ئەگەری ئەوەی هەیە کە گۆڕانکاری لە لیستی کاندیدەکانە بکرێ و بەرحاڵ ڕەنگە نەفرێک یا دوان زیاد بکرێ یانە ڕەنگە بەرحاڵ بۆ پێیەکە لە کۆماری ئیسلامیشدا هیچ شتێک قابلی پیشبێنی نییە و زۆربەی بڕیارەکان یا هەموو بڕیارە گرنگەکان لە ژێر سەیتەری خودی ڕێبەری کۆماری ئیسلامیدایە بەرحاڵ دەبێت چاوەڕێ بینزین لە چەند سەعاتی ئاینده و ڕۆژەکانی داهاتووە
چدا قومێ بەڵام ئەوەی کە لە پەیوەندی لەگەڵ ڕەوڵی ڕێبەردا ئەگەر هەڵە نەبم لە پرسیارەکە باش تێ گەیشت بێتم و لە پەیوەندی لەگەڵ تعاملی شەورای نگابانە بەرحاڵ لە ئێرانە شەورای نگابان خودی ڕێبەری کۆماری ئیسلامی 6 کەس لە ئەندامەکانی داناوە 6 کەسی دیکەشیان لەلایەن بەرپرسی دەستگای دادوەریەوە یاقوی قەزاییەوە دادەنرێ کە بەرحاڵ بەرپرسی ئەم دەستگایش خودی ڕێبەری کۆماری ئیسلامی دایدەنی ئەنێ کەواتە ئەم دەستگایە کە نێوی شەورای نگابانە بەدەر لە بڕیار و ڕاستپاردەکانی ڕێبەری کۆماری ئیسلامی هیچ شتێک ناکە و ئەوەی کە ڕێبەری کۆماری ئیسلامی بێوێ ئەوە جێبەجێەکە لەم ڕانگەوە بەڵێ بەس کاکەمادە تا چەند ڕۆڵی خامنەیی لە دەستێشانکردنی هەڵبژاردن و یاخود هەڵبژاردننی سەر و کۆمار یاخود شورای نگەهبان هەڵبژاردنەکان پوچەڵ دەکاتەوە ئیتر دەنگدان واتایەکی بەو شێوە نامێنێ کاک جانیەوەی کە هەیە لە ماوەی ڕابردوشدا بە تایبەت زۆر باز بوو بەرحاڵ لە ئێران پێشتر لە هەڵبژاردنەکان ئیسلاحێکیان بەکارە بردەیانوت هەڵبژاردنەکان ئەندازیاری دەکرێت مهندسی دەکرێت و لەلایەن خودی خامنەیی و دەستگاکانیەوە دەستگا ئەمنیەتیەکان بە تایبەت وای ڕێکەخەن کە ئەوەی کە دایانەوێ بەرحاڵ نهایەتەن ئەو ئەنجامەی لێ بکەوێتەوە تەنانەت ئێمە لە هەڵبژاردننی 1380 بینیمانەوەن بۆ جێبەجێکردنی ئامار و ڕقەم و بۆ ئەوەی کە داتایەک بدەن بە خەڵک یا کاندیدێک بگۆڕن بە کاندیدێکی دیکە دەنگی ئەم بەرێن بۆ ئەوی دیکە حساب بکەن لەم بارەشەوە بەرحاڵ خیبرەیان هەیە و هیچ کەم نایێنن بەڵام ئەم قۆناغە ئێستا کە باسمان کە قۆناغی مهندسیکردنە ئێستا گۆڕاوە بەوەی کە بەرحاڵی دی لە هەڵبژاردن چوەتە دەرێ قۆناغی دیاریکردنە لە مهندسیکردن چوەتە دەرێ قۆناغی دیاریکردن و دەستنیشانکردنە و بەپێ ئەو کاندیدانەی کە ئێستا هەیە ئەگەر گۆڕانکاریەک نەکرێ بەرحاڵ ئەوەی کە ڕوونا دیارە چێ دەبێتە سەر و کۆمار و لە جێبەجێکردنی ئەمەشدا بە باوەڕی من خامنەی دەوری یەکەمی جێڕاوە و هەموو شتەکانیان یەکلایی کردوێتەوە بۆ ئەوەی کە یەک نەفەر ببێ بە سەر و کۆماریانی مەگەر هەرچەند من زۆر ئەهلی ماتماتیک نیم بەڵام ئەگەر لە ڕوانگەی ماتماتیکەوە سەیریکەین ئەگەر زەربی یەکتریکەین تەقسیمیکەین هەر جۆرێکی لە یەکی دەینەوەستەکەم نەتیجەیەم هەڵبژاردنە هەر ئەوەیە کە ئەوان دیاریان کردووە بە سۆک و پێشبینی دەکرێت داعشیانی هەیە ئیبراهیم ڕەیسی بباتەوە کەسانی تر شانسیان هەیە وەکو جەلیلی پێیەکی لە شەڕێ ئیران و عێراق لەدەستداوەیە خۆت مەحسن ڕەزایی ساڵەها سەورەکی پازاران بووە دەزانیم کاندیدانەی دیکە هیچ کامیان کاندیدی جددی نین و ئەزمموی هەمویان بە ئەوە بڵێم هەمویان ئەزممویان پێشتر هەیە لە بەڕێوەبردننی پۆستی جۆرا و جۆرا لە کۆماری ئیسلامی و ئەزممویان بۆ هەمووان ناسراوە و ناتوانین بارحاڵەگەل لە ڕوانگەیەکەوە بین قەزاوە لەسەر ئەزممونیەمانەکەن کەسی سەرکەوتو نەبوون کەسێکی وەکو محسن ڕزایی وەکو زۆر جارەوەی پێدەوترێ هەر وەکو حەزی لەوەیە هەموو جاری خۆی کاندیدکە ئەنی ئەوەندە خۆی کاندید کردووە بارحاڵ بووەتە جۆک لە ئێرانە یا کەسێکی وەکو جەلیلی قەت ناتوانێت بوێتە کاندیدێکی جددی و ئەوەی کە ئەوانیانەوێ بارحاڵ نەفرێکی دیاریکراوە پێم وایە ئەنجامەکەش نەفرێت دەرچێت ئەم هەڵبژاردنە چی کاریگەری هەیە لەسەر ڕێبازی دەرەوەی ئیران بەڕامەی ناوکی و هەروها گەماروەکان کاک جانی سیاسەتی دەرەوەی ئێران ڕاستە بارحاڵ ڕەنگە هەر کەس سەر و کۆمارێ بێتە سەرکار خوێندنەوەیەکی ئەوەی هەبێ بە نسبەتیەوە بارحاڵ لە ڕوانگەی خۆیەوە یا لە هەندێشتا تعاملی بگۆڕێ لە هەندێشتی تکنیکیدا بەڵام لە شتی کەلان و استراتژیکدا ئەوە سەر و کۆمار نییە کە بڕیار دەدا لەسەر سیاسەتی دەرەوە ئەوە سەر و کۆمار نییە بڕیارەدا لەسەر دۆسی ئەمنی و دۆسیە کەلانەکان لە پەیوەندی لەگەڵ ئاسایشی وڵاتدا هەر ئەو ڕۆخامنەی کە قسەی کردووە دەڵێ داواکارم کە کاندیدەکان وعدەی زۆر نەدەن یانێ کارتان بە مەسەلەن هەندێک دۆسیەی گرینگەوە نەبێ ئەوەی کە لە دەسەڵاتی ئێوەدانیە لە خۆڕا قەڵ مەدەن و دوای هیچتان پێ جێبەجێ نەکرێت بچەسبن بە معیشەتی خەڵکەوە کەواتە لە پەیوەندی لەگەڵ دۆسیەی دەرەوەشە هەر کەس ببێ بە سەر و کۆمار ڕەنگە لە شتی تاکتیکی و هەندێک ڕەفتاری و دەرکەوتن لە میدیا کۆمەڵە شتی زاهری بگۆڕدرێ بەڵام ئەسا کار ئەوەیە کە خامنەی دێوێت کاکە هەمە لە کاتێکدا خامنەی داوا لە خەڵ دەکات کە لە هەڵبژاردنەکانە بەشداری بکەن و دەڵێت گوێ بەو کەسانە بەدەن کە گوایە هەڵبژاردن سوودی نییە هەندێ لە ڕێفۆرمیستە ناودارەکان داوای بەشداری دەکەن بەشداری کردن نەکردن چ گرنگیگی هەیە؟
کاک جانیاوەندی ئەزمموی چەند ساڵی ڕابردوو بە ئێمە دەڵێ چ بەشدار بی چ نەبی بۆ کۆماری ئیسلامی گرنگ نییە. کۆماری ئیسلامی باکی لەوەی نییە کە ئەگەر خەڵک بەشدار نەبن بەرحاڵ ئەو گرنگی بە وجهەی نێودەوڵەتی خۆی و پێگەی لە نێو خۆ لە دەرەوە نادا لا یا پێگەی خۆی لە ناوچەکە نادا. ئەنێ باوەڕی بەوە نییە کە مەشروعەتی خۆی لە ڕێگای هەڵبژاردن و پشتیوانی خەڵکەوە بەدەستبێنی. ئەو بوومانەوەی خۆی پشتی بە سەرکوت و پشتی بە دام و دەستگا سەرکوتکەرەکان بەستووە کەواتە لەم لایەنەوە هیچ بۆی گرنگ نییە کە بەشداری چەنەبێەوە بێ ئامارەکانی خوان بەشداری زۆر بەشداریش هەبێ بەرحاڵ لە خولەکانی پێشوشایمە بینی ومانە خەڵک بەشداری کردووە بەڵام دەبێ دەنگدان چی گۆڕی وەتاوی کە بەشداری کە دەنگدان چی گۆڕی وەتاوی کەم جارە بتوانێت بیگۆ. مادەها ئەحمەدی ئەندامی ڕێبەری حزبی دیموکراتی کوردستان هەدەک زۆر سپاس و بەشداریکردنتان لە کورتتونەشنی ئەم هەفتەمان. سپاس بۆی. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. وەزیرێ دەرەوەی ئەمریکا ئانتۆنی بلینکن بانگ لە سەرکردەیەن ئەمریکا ناوەندی کرد کە لە دژی گەندەڵی هەژاری و قاچاغی ئامادەیەن هەشبر کار بکن ji بۆ چاکردنا ژیانە وڵاتیên xwe û rêgirtina lê koçberiya ber bi wilayetên yekgirtiyên Amerîkayê ve. Wî ev daxwaz li Kostarîka kir ew dema li gel serkirdeyên herêmî kom bû. Raporta Peyamnêra Dengê Amerîka li Wezareta Derve sendîseyên agahiyên bêhtir hene. وەزیرê derve Antony Blinken li Kostarîka pesna mîvandarên xwe de ji bo pêgiriya wan a bihêz bi nirxên demokrasiyê lê nîşan da ku hikûmraniya baş lê girîng be ji bo rûberûbûna sedemên bingehînên koçberiya bo Amerîka ji welatên sêgoşeya Bakur, Guatemala, Honduras û El Salvador ên ku di nav hejarî û tundutujiyê de ne. ئەم دەمەکێدا کوم دەبن و دەموکراسی و مافێ مرۆڤان لە گەلێک بەشێن هەرێمێ بن پێ دەبن. ئەم vêyekê di têkçûna serbixweya datweriyê, tepesserkirina dezgehên serbixwe ya ragihandin û rêxistinên nehikûmî, qedexekirina rikeberên siyasî û rêgirtina hewlên dijî gendeliyê da dibînin. Girjî di navbera rêveberiya Biden û welatên sêgoşeya Bakur de derketin pêş piştî ku Kongresê hefteya borî lîsteyeka Wezareta Derve belav kir ku 16 berpirsên niha û yên berê ji van welatan binav kirine ku tê gotin destê wan di qaçaxî amadeyên heşbir û gendeliyê de heye. Meha adarê birayê serokê Honduras Juan Orlando Hernandez li New Yorkê bi zîndana Hatayê hate cezakirin li dor qaçaxiya berfireha amadeyên heşbir di dadgehkirineka ku destê serok bi xwe jî têde hebû. پەیوەندی ڕاستی لێدانەکە دن هاتن دەما سەرۆکê El Salvador Nayib Bukele dozgerê giştiyê welêt û dadwerên dadgeha bilind ji kar avêtin. Ev pêvajo şareza dibêjin zehmetiyan li pêş rêveberiya Biden datînin ku soza alîkariya $4 milyar bo herêmê pêkbîne. Rêveberiya Biden pêgire bi derbirîna kêşeyên bingehîn ên van welatan ku dihêlin xelk mal û gundên xwe bicî bihêlin û birevin Amerîka. Lê ji bo vêyekê ew xwe neçar dibîne ku li gel Hind hikûmetan kar bike ku nepêgirin bi heman nirxan, zelalî, şerê gendeliyê mafê mirovan û hebûna dezgehên zelal û demokrat û pêwîst e ew bi berdewamî bi awayekî balanskirî serederiyê bi van welatan re bike. Li beramber nebûna ewlehiya xwarinê bi sedema du bahozên mezin li herêmê sala borî hin şarezat dibêjin pêwîst e rêveberiya Biden mezintir û berfirehtir hezir bike ji pakêteka carana alîkariyên derve. Berwil û ez balê didim ser hewildana ve hewandina gula deriya Karîbî di nav destpêşxeriya navxweyî ya mezintir ên Biden da. Ew behsa xerckirina gelek pereyan dike ji bo geşekirina jêrxaneya li Amerîka. Di nav da jî rê û firokexane. Çima em hezir nekin ku gula deriya Karîbî derveyê me yê nêzik e? Serdana Blinken rê li pêş serdana cîgera serok Kamala Harris bo herêmê vedike cihê ku ew ji serok Biden de hatiye erkdarkirin ku sedemên bingehînên koçberiyê lê derbibire. Hefteya borî Harris serkirdeyên karan ve xwendin Koşka Spî ji bo piştgiriya we berhênana kerta taybet li Amerîka navendî. ما ماسترکارد هەیە ku dixwaze hevpariyê li seranserî kertan bike. Da ku 5 milyon kes li herêmê derbasî nava aboriya dîjîtal bike û piştgiriya milyonek karên biçîk bike. Ez bi meraq radigihînim ku Microsoft dê li gel hevparên xwe cihê kar bike. Ji bo gihiştineka berfireh bû 3 milyon kes li herêmê sala be. Ez ya kevxweşim ku Nespresso dê çalakiya belavkirina qehweya xwe
لە گوتەماڵا بەرفرەه بگە و لە هەندوراس و ئەلسلڤادۆر ژی دەست پێ بگە. هەرس پلان دکه هەفتەیە بێ سەردانە گواتیمالا و مەکسیکێ بکە دە یەکەم گەڕە خۆیە دەرڤەدا وەکو جیگرا سەرۆک. کۆچبەریە ژە ئەمریکا ناوەندیە ئەو کێشەیەکە سیاسیە تەڤ لە هەڤە ji بۆ rêveberiye ku کۆماری سەرۆک و جیگرا وî لۆمەدار dikin ji bo têkçûna bi dawî anîna tiştê ku ew binav dikin krîza li ser sînorê Başûrê Amerîkayê. کردار لەشکریەکانی تورکیا لە هەرێمی کوردستانی عێراق دژبەگەرێلەکانی پەکەکە بەردەوامە و ڕێکخراونا حکومیەکان راپۆرتی زیان بە هاوڵاتیانی سیڤیل و زیانی زۆر بە ژێنگە ڕادەگەینن. کامران عوسمان و تەبێژی تیمی کریستیان پیسمیکر لە هەرێمی کوردستان بە پەیامنێرمان دەڵێت لە 40 ڕۆژی ڕابردوودا 22 گوند بەهۆی کردار لەشکریەکانەوە چۆڵ کراون. ڕێکخراوی CPT ئەمریکی و ژمارەیەک لە نووسەران و ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان لە شاری سلێمانیدا کۆبوونەتەوە بۆ ئیدانەکردنی ئۆپراسیۆنی سەربازی تورکیا لە هەرێمی کوردستاندا. CPT داتا و ئاماری زەرەر و زیانەکان بۆ سەرخەڵکی سڤیل و زەویزار و مەڕووماڵات لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستاندا بەهۆی ئۆپراسیۆنی چنگی هەورە بروسکەی تورکیا بۆ سەر گەریلاکانی پەکەکە دەخاتە ڕوو. 22 گوند بە تەواوەتی چۆڵکراون لە هاوڵاتیەکانیان نزیکەی 1600 هاوڵاتی مەدەنی لە ناوچەیەکانی ماسێ و لە ناوچەی ئاڤاشین بە تەواوەتی ئاوارە بوون، 4 هاوڵاتی مەدەنی بریندار بوون و 1300 پورەی هەنگ لەو ناوچانە کە هەنگاوانی یەکێکە لە سەر چاوەسەرەکیەکانی بجێژیانی هاوڵاتیانی مەدەنی لەو ناوچانە بە تەواوی لە ناوچوون. کەرتی گەشتیاری لە ناوچەیەکانی ماسێ زەرەر و زیانێکی یەکجار گەورەی بەرکەوتووە. کەنیسەیەک لە گوندی میسکە لە کانی ماسێ زەرەر و زیانی بەرکەوتووە و خانوو و ماڵی هاوڵاتیان زەرەر و زیانی بەرکەوتووە. زەرەر و زیانەکانی ئەم ئۆپراسیۆنە و بە تایبەتیش راپۆرتەکان کە باز لە بڕینەوەی دارودرەختەکانی چیاکانی سەر سنوور دەکەن هاوڵاتیانی تووڕە کردووە و داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی ڕاگررتنی بدەن. بە تەنها لە ماوەی 9 ڕۆژدا لە ماوەی 9 ڕۆژی ئۆپراسیۆنەکە لە 9 ڕۆژی سەرەتای ئۆپراسیۆنەکەدا 2100 دۆنم زەوی کشتتوکاڵی لە منتیقەیەکانی ماسێدا سووتێنراوە. خەڵک لە ئێستا لا ناتوان بچنەوە ناوگوندەکانیان. لە ڕۆژی 28 ئایاردا سەربازانی تورکیا لەیەکێک لەو بنکە سەربازیە نوێیانەی کە دروستیان کردووە لە چای پشتی هورورێ هاتنە خوارەوە بۆ ناو گوندی هورورێ و ئەو کۆبوونەوەیان لەگەڵ ئەو خەڵکانە کرد لەگەڵ ئەو جوتیارانە کرد کە لەسەر زەوی زارەکانیان بوون و ئاوی دارەکانیان دەدا. پێیان گوتن کە بە هیچ شێوازێک ئێوە ناتوانن بێنەوە ناو زەوی زارەکانتان و ئەو سیارانەی کە هەتانە ناتوانن لە دەور و پشتی گوندەکەتاندا هاتوچۆی پێ بکەن. ئەرچی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە ئەرچی دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستانە نابێت بە هیچ جۆرە سازشکەن بۆ تا ئێستاکە هەڵوەسی زۆر شەرمنانە و زۆر شەربەزارانانەیە کە نەیان توانیوە بە هیچ جۆرە لە ئاستی ئەو داگیرکاریان بن. حزابی سیاسی لە هەرێمی کوردستانە بە هیچ جۆرە جگە لە بەیاننامە نەیان توانیوان دۆخەتە پەڕن و ئەرچی کۆمەلگای نێودەوڵەتیشە هەروەکو لە راپۆرتەکەی CPT هاتووە کە ئەوانە خەڵکی سڤیلیان کردووە بە ئامانجوە تورکیا بە هیچ جۆرێک بە ئەزمموی مێژوش سەلماندوتی کە ئەرچێتە شوێنەکە داگیریەکە. لەمبارەیەوە جوتیار عادل و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە نووسراوێکی فەرمیدا ئاماژەی بەوە کرد حکوومەتی هەرێمی کوردستان نیگەران و ناڕەزایی خۆی بەرامبەر دەربڕین و زیانگەاندن بە سروشتی هەرێمی کوردستان دەردەبڕێت و بە فەرمیش ئاگاداری حکوومەتی تورکیای کردووەتەوە کە کۆتایی بە دەربڕین لە ناوچە سنووریەکاندا بهێنن کە جێگەی قبولکردن نییە. حکوومەتی تورکیا بەردەوامی بە ئۆپراسیۆنە سەربازیەکانی دەدات و باز لەوە دەکات کە ئەوان گەریلاکانی پەکەکە دەکەنە ئامانج. بەڵام راپۆرتەکان باز لەوە دەکەن زیانی سەرەکی بەر هاوڵاتیانی سڤیل و زەویزاریان دەکەوێت و داوا دەکەن تورکیا بە خێرایی ئۆپراسیۆنەکانی ڕابگرێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. کەچێکە ژێ بنەماڵەکە کۆچبەرێک و ناوێ ڤالانتینایە و ڕوودانێکە توندوتیژیە ماڵباتی ڕزگار بووە دەما باوێوێ لە باژەرێ دیترۆیت ساڵە 2008 دیاوەی کوشت و پشترا خۆبخۆژی کوشت. ڤالانتینە divê raportêda behsa çîroka xwe û hewlên alîkariya kesê din dike. ڤالەنتینە دێڵای لە دەوروبەری دیترۆیت لەدایک بووە. ئەو کچێکی کۆچبەرە بەڕەچەڵک ئەلبانیە و خەڵکی مۆنتێنیگرۆیە. بیری دەکەوێتەوە کە دایک و باوکی بە سەختی کاریان دەکرد بۆ ئەوەی ژیانێکی باشتر و پەروەردەیەکی باشتر بۆ هەر چوار مناڵەکەیان دابین بکەن. بەڵام تەمەنی مناڵی ئەو سروشتی نەبووە. بە درێژایی ژیانم باوکم دەستدرێژی جەستەی و دەرونی دەکردە سەر دایکم ئەوە شتە بوو کە لی تێنە دەگەیشتم.
هەندێک جار دەکەوتە نەخۆشخانە دوجار باوکم دەستگیر کرا وەک دەزانن تونند و تیژی خێزانی شتێکی تایبەت نییە لە هەموو فەرهەنگێکدا ڕوودەدات گرنگ نییە لە هەر شوێنێک بیت. ڤالەنتینا دێڵایی خۆی سەرقاڵ کردبوو بە خوێندنی قوتابخانەوە وەک شێوازێک بۆ خۆ گونجاندن. لە ساڵی 2010دا کاتێک دایکی دوای چەندین ساڵ لە ئازار و مەینەتی هەوڵی دابوو کۆتایی بهێنێت بە هاوسەرگیریەکەی بەڵام باوکی ڤالەنتینا تەقە لە دایکی دەکات و دەیکوژێت و هەر بۆ چەکەش خۆشی دەکوژێت. لەو باوەڕەدام هۆکاری جیابوونەوەی دایکم لە باوکم بۆ ماوەی 6 مانگ بەر لەوەی لە کۆتاییدا ئەمە ڕوو بدادن لەو ماوەیەدا باوکم تووشی خەمۆکی و تووڕەیەکی گەورە بوو زۆرێک لە هێز و توانا و کنتڕۆلی لەدەستدا بوو. دێڵای دەڵێت ماریا دێڵای دایکم تەمەنی 38 ساڵ بوو کاتێک هەوڵی دابوو مێردەکەی لێی نزیک نەبێتەوە. بەڵام دادوەرەکە لە کاتی جۆگرتن لە داواکەی داوای شکاتەکەی ڕەت کردبووە تەنانەت باسی دەستدرێژیەکانیش نەکرابوو. دوا بە دوای تەنها 9 ڕۆژ ئەو کوشتن و خۆکوژیە ڕوویدا. دادوەرەکان شکستیان بەدایکم هێنا خەڵکیش باوەڕ ناکا شکستیان بەدایکم هێنا و بەردەوامیشن لە شکستێنان بە ژنان لە هەموو شوێنێک. دواتر هەر لە تەمەنی 18 ساڵیەوە دەبێت بە خوێنکاری زانکۆ و دەڕوات و بە تەنیا دەژی بەڵام دایە گەورە و باوە گەورەی خوشک و برا بچووکەکانی دەبن بۆ لای خۆیان. ئێستاکە من بەهێزتر و بە گڕۆتینترم بۆ هاوکاریکردنی جیهان بۆ ئەوەی زیاتر لەوە تێبگەن هیچ کەسێ شتێک ناکا کە شایانی ئەوە بێ دووچاری تونند و تیژی خێزانی ببێتەوە و شایانی ئەوە بێ بکوژرێت. ئەمڕۆ ڤالەنتینا دێڵایی بەڕێوەبەری بەرنامەکانە لە ڕێکخراوێکی تەندروستی و کار دەکات دژی تونند و تیژی خێزانی لە کۆمەڵگەی ئەلبانی ئەمریکاییەکان لە مشیگن. هەروەها یارمەتی مێردەکەشی دەدات مارکۆ ڕۆجێری. ئێمە پەیوەندێکی تەندروست و جوانمان هەیە وەک دەزانن هاوسەرگیری شتێکی تەرسناک نییە کاتێک لەوە تێدەگەی کە بەو شێوە ڕەفتارە لەگەڵ دەکرێ هاو یەکسانیت و هەست بەوە دەکەی خۆشەویست و پشتیوان لێکراویت. بۆ یەکەمین جار لە ماوەی 12 ساڵدا ئەگەری حکوومەتێکی نوێدا لە ئیسرائیل هەیە کە نێتنیاهۆی تێدا نییە بەڵام ڕاوەستاوە لەسەر پەسەندکردنی کەنیسەت. هاوپەیمانی حکوومەتە نوێیەکە بۆ یەکەمین جار پارتی عەرەبیش دەگرێتەوە. پاشوار هەڵبژاردننی بێکۆتایی لە 2 ساڵی ڕابردوودا ئیسرائیل لە لیواری پێکردنی حکوومەتێکی نوێدایە کە ڕاست و چەپ و ناوەنگ کۆ دەکاتەوە. بله بینەر هێنجا کورد کۆنێکشن ئیرۆ لەڤەر بداویتە تا جارە بێ سڵاوی هەفکارێ من حەیدەر کەریم و فەرات فەلاحی لە کۆنترۆلێ و ێجانی دیلان و من ساڵح دەمیجەر لەڤەر لە ستودیۆش بۆوە هەر شاد و بەختەوەر بن.